بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێام لە دیدارێکی تایبەت و لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵتانە بین. نزیک بووینەتەوە یەک دوو ڕۆژی تر شانزەی سێ ساڵیادی شانزەی سی ساڵی 1970 کە هەڵەبجەی تیادا کیمیایی باران کرا. کارەسات و جینۆساید و تاوانێکی گەورە نەک لە سەراسی ناوچە و هەرێمێک وڵاتێک بەڵکو لە سەراسی دنیا کە تێیدا 5,000 ڕۆڵەی ئەم شارە لەو کارەساتە گیانیان لەدەستدا، ژمارەیەکی تر بە تەواوی ئاوارە بوون، ژمارەیەکی تر مناڵی ون بوو، بریندار بوون، بوونە بەرکەوتەی چەکی کیمیایی و چەندین کارەساتی دیکەی لێکەوتەوە. ئێمە لێرەوە لەگەڵ ڕێزمان بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و شەهیدەکانیان و قوربانیەکانیان وەک وەفایەک بۆ شەهیدانی ئەم شارە، بۆ خەڵکی ئەم شارە، بۆ دانیشتوانی ئیسلام دۆستی هەڵەبجەی شەهید دەین و لە سێ ڕۆژی یەک لە دوای یەک خزمەتی ئەم شارەکەین. لە ماوەی سێ بەرنامەدا قسە لەسەر گیر و گرفت و ئازار و داواکاریەکان و بابایی ئیداریەکان و خزمەت گوزاریەکانی ئەم شارەکەین. ئەم ئێستا پۆلێک لە دانیشتوانی ئەم شارە شەهیدەمان لەگەڵدایە، پێکەوە قسە و باس لە بارودۆخی ژیان و داواکاریەکانی ئەوان دەکەین. لەگەڵمان بن لە هەڵەبجەی شەهیدەوە گوێ لە ڕاز و نیاز و حیکایەت و داواکاریەکانی نوێنەرانی دانیشتوانی ئەم شارە بگرن و پێتان نەناسێنین. لە بەرنمەیەکدا لەگەڵمان بن کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵتانە بین. بەگەرمی بەخێر بێن هەموولایەکتان، خێربێن سەرچاو. ئازیزان، میوانەکانی ئەمڕۆمان کە لە بەرنمەیەکی ڕاستەوخۆدا لە شاری هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانە بن، بەڕێزان کاک عەلی مەلا عارف نوێنەری ئەنفال وەک هاوڵاتیەکی هەڵەبجە، چرۆخان کەسوکاری ونبوانی کیمیاباران، سیروان ئەحمەد کەسوکاری شەیدانی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە و ئەکرەم بارام تاقانەی کیمیابارانەکەی هەڵەبجە، کام بەڕێزانە نوێنەری خەڵکانێکن کە ئێستا لە شاری هەڵەبجەی شەهید وەکو لێکەوتەی کارەساتی گەورەی کیمیایی بارانکردنی هەڵەبجە ئامادەییان هەیە و وجودیان هەیە و لە بارودۆخێکان کە بەڕاستی شایەنیەوەی گفتوگۆی لەسەر بکرێ و بەهانایانەوە بڕۆن. من سەرەتای بەرنامە دووبارە بەگەرمی بەخراتی هەموویانەکەم بەخێر بێن سەرچاو. کاک عەلی، بەتەنیشت کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجەوە کە جەنابتان لەوێ ئامادەییتان هەبووە و جۆرێک لە جۆرەکان بوونەتە قوربانی لەو کارەساتەیە، بەتەنیشتی ئەوەشەوە بەشێکن لە ئەنفالانی هەڵەبجە. منەمەوێ بپرسم ئایا هەڵەبجە ئەنفالی هەیە؟ ئەم ئەنفالانە لەکوێی کارەساتی کیمیایی بارانکردنی هەڵەبجەیان؟ بەڵێ، سوپاس و دەستخۆشی بۆ جەنابتان، بەخێرەت نیمانە بەڕێزەکان دەکەم. سڵاو ڕێزم بۆ بینەرانی کەناڵی پەیام. بەڵێ قوربان، کاتێککە تاوانی کیمیاباران لێرە حکوومەتی عێراقی ئەنجامی ئەدا، دوای ئەو هەمووە قوربانیانی کەوا هەتا ئێستش خەڵک بەدەست ئەو ئازارەوە ئەناڵێنەوە 37 ساڵە، ئێمە کۆمەڵێکی زۆر لە خەڵکی دانیشتووی ئەم شارە لە ساتی کیمیابارانکردنەکە بۆ خۆمان خاوەنی قوربانی شەهیدانی کیمیابارانی. بەدەر لەوە کاتێکە ئێمە بەو دۆخە لە هەڵەبجە ڕزگارمان نەبێت لەژێر دار و پەردووی خانوە ڕووخاوەکان بەسەرمانە، یعنی کارەساتەکە لێرە بوون. بەڵێ، لە 1970 ئەنفال نەکرابوون. نەخێر. بەڵێ، دوای پرۆسی تاوانی کیمیاباران ئەنفال دەست پێەکە، بەڵام بەو جۆرەی کە من ئێستا بۆ ئەگەڕمەوە. بەڵێ، کاتێک ئێمە هێشتا بۆن و هەناسەی کیمیاباران و سێ و خەیار لە سینەما دەرنەچوو بوو لە ئۆردوەکانی ئێران کە گیرساینەوە لە ڕۆژی 1970 کاتێککە حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران ئاگربەستیان ڕاگەیاند، هەفتەیەک پێش ئەو کاتە لە ڕێگەی سیخوڕەکانی حکوومەتی بەعسی عێراقەوە هاتبوون ناو ئۆردوگاکان
گوای حکوومەتی عێراقی لە دڵسۆزی خۆیان بۆ لە پەرۆشی خۆیان بۆ خەڵکی هەڵەبجە ئەوێ دیسان خەڵکی هەڵەبجە بگەڕێنەوە بۆ شاری هەڵەبجە و ئاوادانی بکەنەوە بۆی ئەو سیخورانە بە شێوەیەکی زۆر جددی و بە شێوەیەکی زۆر تۆکمە ئەیانتوانی لە ناو ئۆردوگاکانی ئێرانە لە ناو ئاوارەکانی هەڵەبجەیەکانی ئێرانە لەوێ بۆ خۆیان کۆمەڵی خەڵک هەرچۆنێ ببێت چاوبەست بکەن بیان خەڵەتیانن قەنەعاتیان بکەن کە بگەنەوە بۆ هەڵە بگەڕێنەوە بۆ هەڵەبجە بەڵ لەو ساتیکەوە لە هەشت ئاگربەسەکە ڕاگەنراوە ئیمزا کرا ئێمە لە نوێی هەشت بە دیارچاوی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانی ئەو کاتەوە کە ئێمە بۆ خۆمان لە ئۆردوگای سەریاز بووین لەوێ من خۆم وەکو شخصی خۆم من قوتابی پۆلی چواری خوێندنی ئیسلامی بووم من بە بەنیازی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی ئەو ساڵە ئەگەڕامەوە لەگەڵ ماڵ خۆمان ئەوان بەڵێنیان پێدان کە بە فەرمی ئەتان گەڕێنین بەڵێ ئەمە بە ڕسمی بە بەرچاوی حکوومەتی ئێرانیوە بە ڕەزامەندی حکوومەتی ئێرانی لە نوێی هەشت یەک ڕۆژ دوای ئاگربەستەکە لە نوێی هەشت 1970 ئێمە ڕەتڵێکی گەورە بووین بە ئومێدی ئەوەی کە بگەڕێنەوە بۆ هەڵەبجە ئاودانکەینەوە بێنەوە هەرە کەسیبەت بۆ سەر ئیش و کار و ماڵ و حاڵی خۆی بەڵام پیلانەکەی حکوومەتی عێراقی لەوە گەورەتر بوو کە ئێمە چاوەڕوانمان نەکرد ئەو خەڵەتاندن و تەکتیکەی کە حکوومەتی عێراقی ئەو کاتە ئەویست ئەنجامی بداوین بە ئاگاین لێی من بیرم دێ زۆر چاوەکەزان وازام ئێستەیە لە نوێی هەشت کاتێکە لە سعاد نوێی بەیانی ئێمە حکوومەتی ئێرانی تەسلیمی حکوومەتی عێراقی کردین لە شارۆچکەی تەوێڵە سعاد نۆ دەی بەیانی ڕەتڵەکە هەمووی هات بەم دیوالە سنووری ئێران بۆیە لەژێر چاودێریەکی تۆکمەی سەربازی تند و تۆڵی حکوومەتی عێراقیە ئیستیخباراتی عێراقی عسکەری عێراقی ئەمنی عێراقی لەوە کە کۆنتڕۆلی ئەوە زیان کردبوو ئێمەیان دەست بەسەر کرد هەتا 1 ساعت ڕۆژی ما ئەو ڕۆژە بۆیە ئەو کەلوپەل و کەرستانی کە لە ئۆردوگانە ئەم بەکارمان ئەێنا خسمان ناو ئیڤاکانی حکوومەتی عێراقی بەڕەتڵ هەر کەسێک هەر چەند خانەوادەیەک ئیڤایکی بەرکەوت بوو کە ئەو کۆڵ و بارانی کە پێی بوو لە ئێران هێنابوویەوە لە ناو ئیڤاکانە بوو ئێمەش بەو ناوە خۆم مەشغوڵ کردبوو دەست بەسەر بووین هەتا 1 ساعت ڕۆژی ما دوای 1 ساعتەکە کاکە یەڵا سەرکەون ئەتان بێنەوە بۆ هەڵەبجە بۆیە چاک بیرم دێ هەتا گەیشتنە خوڕماڵ لە خوڕماڵ لە گردیگۆ قەرارە بەرە هەوڵەجە بێنەوە بەڵام وتیان ئەچینە عربەت لە عربەت درویان کرد وتیان چینە زەڕایان لە زەڕایان درویان کرد بۆیە لە شەوێک نزیکی دوای عیشا بوو کردیان بە تەواریەکەی سلێمانیە ئەو تەواریە تەبعاً شوێنێکی زۆر ترسناک و تۆقێنەر بوو خەڵکی وەکو دەست بەسەر کراوێ وەکو ئێمە تا ئومێدمان نامە لەوەی کاب زۆر بوونەوە خێزانانە کاگەلی ئێمە ئەو کاتەکە لە ناو تەواریەکەی سلێمانە بووین ئەو شەو کە ئەو ڕەتڵ هەموویەکی گرت بوو لەوێ نزیکی 2000 کەس بووین بە پیا و ژن و مناڵ و کچ و کوڕ ئەوانەوە هەمووی هەڵەبجەی خۆمان ئێمە بۆ جۆرە لە تەواریەکە دەست بەسەریان کردین تا 1 هەفتە دوای هەفتەیەک دوایەوەیکەوە ئەو بانێکەوە بەڕێمان کەن بۆ ئەنفال و بۆ نوگرە سەمانی مێشتا نازین ئەنفال چی نوگرە سەمان چییە پرسیاری وردی جدیان لێ ئەکردین حکوومەتی بەعسی عێراقی ئەو کاتە ناوت چییە چه عشرێتێکی لەکوێ دانیشی چۆن دانیشت بووی چۆن ژیاوی لە هەڵەبجە حتا پرسیاری ورد و سنجڕاکێشی وایان نەکرد حتا ئەیانوت عیب نەبێت چەند سەر ئاژەڵتانە بووە چەند مریشتانە بووە چەند کەڵەشێتانە بووە ڕۆژانە حتا چەند هێلکەتان دەست ئەکەوت لە بەربوونی ئەو شتە ناوخۆیانی خۆتانەوە بۆ ئێمە دوای هەفتەیەک ئیتر لە تەوارێکی سلێمانی بۆ بەیانی زوویەک لێرە ئیتر پرۆسەی مەشهەدەکانی قیامەت دەست پێکە بەڕێ ئەکرین بۆ ئەو شوێنێکەوە ئێمێشتا نازانین کوێیە هەر لەوێ پاسی منشئەی گەورە هات ئەو کاتە ڕیمیان پێ ئەوت 42 کەسی ئەگرت لەوێ لە ناو ساحەی تەواریەکە مەشهەدی قیامەت دەستی پێکرد کە ژنەکان بەجیا پیاوەکان بەجیا گەنجەکان بەجیا ئەمانە لێک جیا کراونەتەوە لەوێ ئیتر شین و گران دەست پێ ئەکا بۆچی نازانین ئێمە کۆمەڵی گەنج بووین وتیان ئادی کاکە ئێوە ئەو لۆری کە وەستاوە ئەم کەلوپەلی کە پێتانە هەموو ماڵەکان ئاگادار کرد پێشوەخت کە هەر ماڵێک وەکو موسافرێک وەکو ئەوەی کەچی بۆ گەشتێک بۆ سەیرانێک ئەوەندەی کە پێویستە بۆ ڕۆژێک 2 ڕۆژ کەلوپەل پێشنەوە لە خواردەمەنی و لە ئەو جلوبەرەی کە پێتانە کەلوپەلەکەیتمان لە ناو تەوارێکی سلێمانی بەجێمە ئێستێش لەوێ لەوە چار ئاساری لێ بێستیش بەرحاڵ ئێمە لە مەراسیمێکی تند و تۆڵە بە دیارچاوی سەربازەکانی عێراق و ئێمە بردینیان بۆ نەگرە و سەلمان لەوێ جیا کراینەوەتەوە و
ئەو لۆریەکە ئێمەسم بەو چیرۆکەکە بزانم کە ئێوەش چۆن ئەنفال کراونەوە چۆن براونەتە نگرۆ سەلمان دوای کارەساتی کیمیایی نەک کارەساتێک دوو کارەساتان بینیوەیەوە هەم کیمیایی باران و هەم ئەنفال ئەمە تاوانە کارەساتی لە ئێستایا بارودۆخی ئەو کۆمەڵە هاوڵاتی هەڵەبجە ئەوەوانی کە هەم کیمیایی باران کراون هەم ئەنفال کراون بارودۆختان چۆنە گوزەرانتان چۆن لێتان ئەپرسرێتەوە من ڕاستی پێم خۆش نییە ینی بە تەوەرێکی جیا باسی ئەنفال بکەین چکە ئەنفال و کیمیابەران یەک تاوانن بەڵام پێویستە قسەی لەسەر بکەین بەڵام کاتێکم بەو جۆر ئەنفال ئەکرین بۆ نوگرە سەلمان و لەژێر ئەو ئازارە دەرونی و سزا جەستەیەدا لەوێ لە مودەیەکی زۆر کەمدا 52 شەهیدمان هاتا ئێستش کە 37 ساڵی بەسەرات چووە ئێسک و پرووسکی بەدەم باو بیابانی جنوبی عێراقۆیە بەدەم سەڵەکانی جنوبی عێراقۆیە هەتا ئێستش ڕوفاتەکان نەگەڕاونەتەوە کاتێک ئەمە بەو حاڵەتە ئەگەینە نوگرە سەلمان و ئەو ناڕەحەتی ئەبینین خۆشبەختانە لە 6/9 بڕیاری لێبوردنی گشتی دەرکرا بۆ هەموو ئەوانەی کەوا لە حکوومەتی عراقی بەحساب ئێمە کە سوکاری پێشمەگەری و ئێمە قاچاقین لە حکوومەتی عراقی و ئێمە تاوانێکی زۆر گەورەمان ئەنجامداوە کە هەڵە بجین کە گەڕاوینەوە بۆ خاک و وڵاتی خۆمان بۆیە لەوێ کە بەو جۆرە ئێمە ئەو قوربانیەماندا هەتا 12 ساڵی 1970 کە بڕیاری لێبوردنیشمان هەیە ئێمە هەر خەڵکمان لە نوگرە سەلمان مابووەتەوە چونکە بۆ بە پۆستە دەریان ئەکەین لە ناو نوگرە سەلمان ئاهێنان بۆ خەسخانەکەی سەماوەلی هەفتەیەک لەبەر ئەوەی کەوا ئاسەوار و ڕواڵەتی تزا و تعزیب و بێخۆراکیمان پێوە دیار نەبێ وەکو سیاسەتێکە پیادەیانە کرد لەوێت لە خەسخانەکەی سەماوە تا ئەو هەفتە هەموو ڕۆژی ئەوێ ئەمە عیب نەبێ خۆمان بشۆریایە خواردنی زۆر ئیسراحەتی زۆر حتا زۆریان لی ئەکن وازەم ئێستەیە هەڵپەرکێ و گۆرانی و مەسەرەن ئەم کۆمەڵێ بابەت و بەرنمەیان هەبوو حکوومەتی عراقی بۆ ئەوی کەواکە ئێمە ئازاد دەکرین بەو جۆرە بۆ ناڕەحەتیە خەڵکی عێراق حتا کوردستان حتا سلێمانی باوەڕ نەگرن کە ئێمە لە ناو چ زایەکە ژیاوین بۆ ئێمە ڕەنگی بەشەرمان پێوە نەما بوو کاتبین لەوێ ئازاد کراین بەڵام ئێستش کاتوینێت تۆ 37 ساڵی بەسەرا چووە لە ڕووی بارودۆخی خەڵکی ئەنفال کراوە ڕزگاربووی شاڵاوی ئەنفالۆ پێم وایە ئێستا هەموو ڕۆژێک وەکو چۆن بریندارانی چەکی کیمیایی ڕۆژانە لیان شەید ئەبێ ئێمەش بەو سزاوە ڕۆژانە سەر ئەنینەوە زۆر باش هەر بە کورتیش ینی ئێوە ئەوەی کە مستحقاتی ئەنفالکراوەکانی کوردستانە شمولی ئەنفالکراوەکانی هەڵەبجەی شەیدی کردووە ئێمە بەڵێ لە ڕووی یاساوە یاسای تۆکمە و جوانمان هەیە کە خزمەت بە ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال ئەکات بەڵام یاسا چی بکاتێککە جێبەجێ نەکرێ ئەو حکوومەتی حکوومەت هێرمیکەوە 30 ساڵ لەسەر حکم و دەسەڵاتدارە پرۆژه یاساکەی خۆی کە نەردی پەرلەمان جێبەجێ ناکە بەڵێ لە ڕووی یاساوە یاسامان بەدەستەوەی کە پشتگیری ئێمەکە کە قەرەبووی مادی و معنەوی ئێمە ئەکاتۆ کە 11 ئیمتیازی زۆر چاکیتایە ئەگەر بێت و ئەو ئیمتیازانەوە خۆی جێبەجێ بکرێ ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال بەدەر لەوەی کەوا شەیدان شتێکە ساڕێژ نابێ ئەتوانن هاوکاری ژیانی خەڵک بکەن بەڵام هەتا ئێستێشی لەسەر بێ یاساکە جێبەجێ ناکرێ ئێمە نەگموچە مینحەیەکی طبعا یاسا لە حکوومەتی عێراق کاتێکە دەرەچێ لە هەرێمی کوردستان ئەبێتە چارەکە یاسا چارەکەی ژۆ خۆی جێبەجێ ناکرێ بەڵام لە سەدا دەی یاساکە جێبەجێ ناکرێت لە بەسەر دانیشتوانی ئەنفالکراوانی بەداخەوە دێمەوە لاتان کاکسیروان ئێوەش دووبارە بەخێر بێن لە ڕۆژێکی ماتەم و پرخەم و ئەوەیان ئینسان کەبیرێکەوێتەوە 37 ساڵ لەمە بەر چ کارە ساتێک لەم شارەیە ڕوویداوە جێگەیەوەیە کە خەم و ماتەم دای بگرێ بەڕاستی و ینی بیر بکاتەوە کە چی بەسەر هاتووە لەم شارەیەوە بۆ چی وای لێکراوە ئێوە بارودۆختان چۆنە وەکو کەسوکاری شەهیدانی کیمیایی بارانی هەڵەجە لەم ڕۆژەیە هەستان چۆنە کە شانزی سێت لە بەردەممانایە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشیتان لێخم بۆ بەرنامە برانی بەڕێزم من ئەو کەسانەی کەوا ئێستا گوێیان لە منە و هەچ ڕۆژگارێکیش بۆ مێژوو ئەیبیسن ئەم قسانەی ئێمە من وەک کەسێکی دڵسۆز پێش هەموو شتێ لەگەڵ مەسئولینی خۆمان کەوا ئێستا خی گەورە دەسەڵات و هێز و پارە و ژیانی پێداون پێشەوەی کەوا ئەو فرسەتانەیان لە دەست دەرچێ وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی پێنجشت بە هەل بزان پێشەوەی پێنجشت یەخەتان بگرێت ژیانیان هەیە ئێستا هاکا مردن کەس نازانێ بەیانیە دوو بەیانیە
پارەیان هەیە دەوڵەمەندیان هەیە بەیانی چی ئەڵێ هەژار ناقەون و خاوەنی هیچ ئەمێنن و هەموو توانا و هێزێکیان هەیە من وەک کەس و کارێک پیان ئەڵێم ئەوانیش ڕەنگە زۆربیان کەسوکە ئەو کەسانەیە سا دەسەڵاتدارن کەسوکاریان هەبوو بێ لەم کیمیابارانە من تەمەنم نزیکەی 7 ساڵ بۆ کاتە ئێستا سەیری مزگەوتی شەهیدانەکەم وا ئەزانم ئەو ساتەیە کەوا دامان بەلاو تەنیش مزگەوتی شەیدان و کارێزا و ڕۆشتینە ئەو تەنیشتەوە و خۆماندا بە عەرزا و فڕۆکەکان هاتنە سەرمان و خوا هاوارمانە کرد دەبای مناڵ بووین نەما قیژان دایکم خوافی کاوی مەقیژان خۆتان بە عەرز و خوا هاوار بکەن بەس خوای گەورە هەبوو کە هاوارمانپاڵم و بۆنی شیمیایی باران و لاشەی مردوو ئەم حاڵ و وەزعی کە بەسەر ئێمە وەکوتم هەموو ساتێک کە بەتایبەت من گریانم یەکسەر گریانمان دێت چونکە ئەو ساتەمان ئەکەوێتەوە یاد و هەموو ئەوانەی ئێسەش هەین وەکو شەهیدی زیندوو واین چونکە هەموو ساڵێک زاممانە کولێتەوە هەموو ساڵێک ئێمە باشترین هەست بە ئێستا حاڵی غەزا ئەەکەین دوای 3 ساڵ دوای 1970 هەتانەوە دوویەک کە ئەمان خوای گەورە دەسەڵات پیان 37 ساڵە ئەوات و بەسەر 34 ساڵیشە ئەوان دەسەڵاتیان هەیە بەڵام ئێمە دوای ئەو 3 ساڵە خوای گەورە هات بەهانا و هاواری ئێمەوە ئەو هەموو خەڵکە دوعای کرد ئەو هەموو خەڵکە پەرتەوازە ئەو هەموو خەڵکە داماوە لە ژێر خێمەکانی ئێران لە ژێر خێمەی گردەچاڵ و نزیکی هەولێر و لە هەموو دەربەدەری و پەرتەو بەڵاوی ئەم ناوچە محەڕەم بوو کەس نەی ئەتوانی بێتەوە بەم ناوچە بەڵام ئێستا خوای گەورە ئاوەدانیەکی تێ کردو خەڵک بە داماوی هات وەک چۆن غەزە ئێستا ئاوەدانەکرێتەوە ئەو کاتەیش ناسنامەیەک بوو حەزەکەم ئەمە بڵێم کەوا یەکەم وەکو مرۆڤایەتی قەرزاری هەڵەبجەیە چونکە چەساوەیەک هەستا و ڕاپەڕی لە بەرامبەر زوڵ مستەما هەرچەند ئەو دەسە بەهێزە لێیدا و هەروەها کورد قەرزارەتی دەسەڵاتداران قەرزارەتی و سەحوەی ئیسلامی لە هەموو جیهانە قەرزارە ئەو کاتە هەشت کەوا چه سەحوەیەکی ئیسلامی و چه دینداری و چه ڕێز و حرمەتێک لەم شارە هەبووە کە ئابە هەموو هێزە لێی دراوە وەکوتم هەتا باسکرێ خەڵکانێکی زۆر باسیانەکرێت کارەساتێکی گەورە زۆر گەورەوەکو سەرەتای بەرنامەی باسم کرد بەڵام شارێکی بچووکیم ئەوە ینی هەرێمێک نەیتوانی وڵاتێک نەیتوانی خزمەتێکی پێویست بەم شارە بکە ئەو خزمەتێکە کراوە بە تایبەتی بنەماڵی شەیدان خۆ ڕاستی شاری هەڵەبجەش ینی ها بۆتە چەند سنفێک پۆلێن کراوە مەسە پۆلێکی کەسوکاری شەیدانە پۆلێکی بەرکەوتەیە پۆلێکی مناڵەوەن بۆ پۆلێکی ئەنفالە پۆلێکی هاوڵاتی گشتیە بە شێوەیەکی گشتی قوربانی داوە ئێوەکو کەسوکاری شەهیدان ینی تا چەند توانراوە خزمەتتان بکرێت جا من کە لە قسەکان ماوتم هەمومان شەیدی زیندوین بەڕاستی هەمان بووە من خۆم بەدەمی خۆم بەگوێی خۆم گوێمتیوە بۆ چەنەها کە زووتێتی خۆزگالێکی میایخا بمردمایە یعنی بەو سەختیەوە بۆ حاڵەوە کەوتون لاشەکان لێوای ئێمە خۆمان خزم و کەسوکارمان بەڵێ پلەیەکنا بەڵام چەندین کەسی ئامۆزا و ئامۆزازاوانە نزیکەی 30 کەس برا لەو گوندی جەلیلە لە تەنیشت ئەرەوە بە تراکتۆرێک شەو برا و کرا مەرژێر هۆڵە ئێساش گۆڕە بە کۆمەڵەکانیان هەیە و ئەوەتان هەر نازنامەن بۆ هەموو مێژووکەوە حکوومەتی عراقی چی کرد و مێژوویەکیشە کورد بۆ هەتا ئێستا ئاوەڕێی نەداوەتەوە کە هەڵەبجە بە نازنامەیەک بوو بۆ کوردی بە هەموو جیهان ناسان حیفکەوە وەکو وتم هەمومان قوربانین ئێمە لەم شارە هەمومان قوربانین هەمومان چ کەسوکاری شەهید بێت چێ ئەو کەسێش کەسی دیانەت بێ خۆی بەتەمای خۆی نەبوو یەک لە حەزەکە دەرچێت بەڵێ ماڵی وێران بۆ وەکوتم دوای 3 ساڵاتۆ هەیە ئێستاش کەلاوە لەم قوربانیە بەڵام نەحیەکان خزمەتی ئەم قوربانیانە لە چه ئاستێکایە لێ خزمەتەکەی کاک عبازیان من گلەی گەورم پێش هەموو شتێ لە مرۆڤایەتیە باشە مرۆڤایەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ کۆبوونەوە هاتن عێراقیان دوای ئەوەی 3 ساڵ دوای ئەوە کۆیتی داگیر کرد کۆیت بە زووترین کات بە زۆر عێراقیان ناچار کرد قەرەبوو بکاتەوە ئەی بۆچی بۆ کارەساتێکی وەکو هەڵەبجە عێراق حکوومەتی عێراقیان ناچار ئەوە مرۆڤایەتی دوای ئەو دوای مرۆڤایەتی عێراق ئێمە وەکو ئێستاش هەوێقەمان کراوە بە نیشتیمانی و ئەندامێکی عێراقین دەی باشە عێراق تۆ بۆ بەزەیەقن نەبوو کە حکوومەتی زاڵم تۆ چویتە ژێر دەسەڵاتدارەکە چویتە جێگەکەی ئەو بۆ بەزەیەقن نەبوو بۆم خەڵکە ئەمە 37 ساڵە باشە دوای ئەو کوردەکانی خۆمان خزم و کەسوکاری خۆمان ئێوە خۆتان نەم شارا بوون خۆشتان بەتەمای خۆتان نەبوون دەو شاخ و کێوانە پێڵاوی دڕاوتان کەسوکاری ئێمە شەڕی ناوخۆ هات حەسار هات بە دوامانە دوای ماڵوێرانی ئەم هەموو ناڕەحەتیە دەی بۆ ئێستا بیر ناکەن خوا دەسەڵات و هێز و ژیانی پێداون کەوا بەزەیتان هەبێت لە ئاسی پێویستە خزمەتی ئەم شارە بکەن کە کوردی بە هەموو عالم ناس 37 ساڵۆک و جەناب داماژت پێدا چێ بەسەر کارەساتەکەیە و 34 ساڵیش بەسەر سربەخۆیی خۆمانە حکمی خۆماڵی کوردی
لە ئاستێکا توانراوە خزمەت بکرێیان هەمان داواکاری سەرەتاییتان هەیە من حەزەکەم ئەوە بزانم یانی هەر هیچ خزمەت نەکراون یا کراون و هەندێکی ماوە دەست خۆش بۆ ئەوەی کە هاتی تەسەر باسێک کە من زۆرترین بۆ ئەم بەرنمەیە بۆ ئەو باسە هاتمە ئێرە ئێستا ئێمە حالیان من خانوویەکم هەیە لە یەک شەهیدەکان کە پێڵێن سەروەران 12 دانە ساڵە ئەو خانووە دروست کراوە گەچکاریم کردووە گەچەکەی هەموو تەقیوە دەرگا و پەنجەرەی ئەڕزێت ینی بۆ کەس بەخوا خستمە چوار نووسین گە پێم وابێ 3-4 ساڵەم و پێشوتم ئەگەر دەفتەرێکی شکایفرەشم نزیکەی 4 دەفتەرم تا سەرف کردووە ئەمە حکوومەت هەمووەکانی ئەو گەڕەکە شەهیدان هەر کەلاوەیە وەک کەلاوەی لاتوە دەوەک وتم بلۆکەکانی ڕزی ینی 12 ساڵەم و پێش بە کەسوکاری شەهیدانیان داوە بەڵام ئەڕوانی ئیهمال کراوە پایەکان ئالێواکە خۆیان کردمەوەم لە 2013 بەست 2013 هەتا ئێستا کاکە نە ئاوی بۆکەن نە ئاوەڕێ بۆکەن سلفانەی چەند سێ سلفەکە نادەن هەتا خەڵکەکە تەواوی کە هیچ شتێک یعنی خزمەت گوزارێکی بۆ ناکەن زەویە قەلێوا داگیر کرا و خەڵکەکە پارەی تا سەرف کرد و 3-4 دەفتەری ڕۆیشت و لەوێ گیری خوارد و کرێکی و داماوی و 1001 ناڕەحەتی بەڕاستی مەگەر خوای گەورە خۆی قەرەبووی بکاتەوە لە قیامەت ئەوە نە 12 ساڵە ئەمەش ناڕەحەتێکی تر بوو چوە سەر ناڕەحەتیەکانی تر کە بەرنامەیەکی زۆر چیتان پێڵێن هەر تەواو ئەم وەلەفە کۆتایی هاتووە یان بدۆداچوون چەنەها جار ڕۆشتوین لەو کاتەوە هەڕەڵێن شەڕ کوردستان بوو بە تووشی شەڕ و کوردستان بوو بە تووشی قەیران و حکوومەتی عراقی لێ گرتۆ و ئێستا نیمانە و لەبەر دەستمانان نییە و ئەیکەین و ئەمە 12 ساڵە لە 2013 هەتا ئێستا ڕاگیراوە سلفەکەی پڕۆژەی خزمەت گوزاری هەموو شتێکی آخر کاکە بەڕاستی گوناحێکی گەورەیە بڕەوەتانی خەڵک چەند ماڵ ئەڕۆنە ناوی و دێنەوە و یعنی چۆڵیەکەن و بۆی خزمەت گوزاریتیانە مەکتەبیتیانە پڕۆژەی نییە بەڕاستی زۆر ناخۆشە ئەو حاڵی خەڵکەکەی تێدا ئێستا زۆر سپاس کاک ئەکرەم چینە لای کاک ئەکرەم دوایی دەگەڕینەوە کاک ئەکرەم گیان ئێوەش بەخێر بن دووبارە ئێوەش هاوڵاتی ئەم شارن قوربانیتان داوە و خەڵکی هەڵەبجە بەڕاستی شانی ڕێز و حرمەت و پێزانینی گەورەیە پێویستە خزمەتی گەورە بکرێ لەلایەکەوە ئێوەش تایبەتمەندیتان هەیە بەوەی کە تاخانەکانی هەڵەبجەتان پێوترێ تاخانەکانی هەڵەبجە پێم خۆشە پێتان بڵێم ئێوە کێن جوایی پێم بڵێن ئێوە مەبەستان چییە لەوەی کە خۆتان کردو بە ڕێکخراوێک و خزمەتکردنی ئێوە و داواکاریەکانی ئێوە چییە؟ دەستان خۆش بگە ئابازیان بۆم بەرنامە تاخانەکان کێن تاخانە ئەو کەسانن لە کیمیابارانی هەڵەبجە یان لە ئەنفالە ئەمانە کە سوکاریان شەید بوو بێ برایان نەماو بێ خوشکیان نەماو بێ دایکیان نەماو بێت ئەوانە بەزانی بەتەنها خۆمان مابین ئەوانە پیانڕن یعنی کە سوکاریان شەهید بووە و خۆیان ماونەتەوە خۆش زۆرن کاک ئەکرەم هەڵەبجە تقریبا 31 تاقانەیە بەڵێ ئەمەش نەبووین بە ڕێکخراوەکەوەی کە با ڕاستکەینەوە لەژێر چەتری کۆمەڵی قوربانیانە ئیشەکەین بەس لە ناو کۆمەڵی قوربانیانە پێماڵێن تاقانەکانی شیمیاباران بەس من خۆشم هەر دوو جار تاقانە بووم کاک عەباس پێشکیمایەکەش کە پێشکیمایەکە و دوایکیمایەکە بووە بە مێژوو لە هەڵەبجە ئەوەی کە هەڵەبجەی بێت ئەزانێت من پێشکیمایەکەش هەتاقانە بووم هەر خۆم و دایکم و باوکم بووین ئەنی ئێستا کەواتە من دوو جار تاقانم تەمەند درێژ بی کاک ئەکرەم زۆر باشە ئەم تاقانانە لە هەڵەبجەیە بۆی بمێنەوە بۆی حرمەتیان بگیرێ چۆن مامەڵەیان لەگەڵا کراوە هیچ داواکاریەکی دیاریکراوتان هەیە بۆ خزمەتکردنی تاقانەکان وەڵا وەکو تاکی هەڵەبجەیی وەکو خەڵکێکی هەڵەبجەیی بەڕاستی بە چاوی ڕێز و سیرمانەکەن ئەنی ئەچینە هەرکوێ ڕێزمان لێگرن ئێمەش ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ تەواوی هەڵەبجەیەکان بە تەواوی خەڵکی کوردستان بەڕاستی من خۆم قەرزاری گشتیان نەزانم وەکو ئەوەش ئین بێت کە عەباسیان یاسای تاقانەکان دەرچووە لە ساڵی 2015 و نزیکی 10 ساڵە ئەم یاسایە لە پەرلەمانی کوردستان بەشی یاسایی پەرلەمان دایناوە کە ئەو یاسایە جێبەجێ بکرێت کە ماف و ئیمتیازاتێکی زۆری تایە بۆ کەس و کاری ئەو یاسای تایبەتە بە تاقانەکانی هەڵەبجەیان تایبەتە بە تاقانەکانی هەموو کوردستان ئەنفال گەرمیان بارزان هەڵەبجە ئێوە بەش بە حاڵی خۆتان هیچ لی سوودمەند بوون لەو یاسایە تا ئێستا نەخێر ئەی بەدواداچوونتان بۆ بەدواداچوونمان کردووە من وەکو خۆم علی زۆر بەمان نەبڵێن وەکو خۆ من زۆر سەردانمان کردووە زۆر دەرگای پەرپرسمان داوە زۆر دەست ڕۆشتیمان ڕۆشتووە
هەر ئەوە نەبووە کە ڕۆشتونەتەوێت دوایی هیچێکی وان نەکراوە علی بە پەرلەمانتار بە سەرۆکی حیزبەکان بە نوێنەرانی حیزبەکان زۆربیان یەکترمان بینی و سەدانمان کردوون هاتون بۆ لامان هەر ئەو دقە بووە ینی دواتر هاتوونێتەوە 15 ساڵە یاساکە لە پەرلەمان نایە جێبەجێ ناکرێت بەعام خزمەتکردنی کەسوکاری شەیدان و قوربانیانی هەڵەبجە چۆن نەبینی کاگەکرم وڵا بەعام وەکو خۆممان شکراوە بڵین بەس لەو ئاستان نییە ینی وەکو قوربادانی هەڵە ئەوەی کە بۆتان نەکراوە چییە؟ چاوەڕێی چیتان نەکرد بۆتان بکرێ و نەکراوە؟ دایماڵێمە کاتێک ئاین شەنێکیش ڕۆشتنی بۆم لالا هیچ داواکارێکی شخصی منێک ئاباس بڵێ سپاس بەخوا بەشی ئەوە نەم هەیە و ینی توانای کەواتە داواکاریەکە بۆ کێ؟ داواکارێکەمان خزمەتکردنی زیاتری هەڵەبجەیە ئایسا بۆ لە ڕووی شەقامەوە ینی هەڵەبجە نە 30 مەتریکی تایە نە 6 مەتریکی تایە ینی کەسێک کە بیوێت دەربچێت لە هەڵەبجا بچێت بۆ دەرەوەی شار ئەبێ کۆڵانە کۆڵان کات ینی سیمای شارستانی هەڵەبجە هێشتا ماویت بەڵێ بڵێ ینی ئەوانە ئەوانە ئەڵێم ینی هیچ لە ئاستی ئەوان نییە بەڕاستی کە ئەو هەڵەبجە ینی خەڵک ڕۆشت و زانیوێتی ئادی هەڵەبجە ناسێنراوە هەڵەبجە کوردی ناساندووە لە ئاست ئەو قوربانی دانانیان ینی من ئەڕوم بۆ شارانی تریەمەوە بڵێ من ینی دایماڵێم پێناسەیەکم هەیە هەڵەبجەم خۆشەوێ لەبەرەوەی خۆشەویستانم لە هەڵەبجا شەید بوون لە هەڵەبجا نێژراون منیش ئامادەم لە هەڵەبجا دانیشم لەبەر خۆشەویستانم کە لەژێر خاکان ینی ئێوە هۆگری هەڵەبجەن لەبەرەوەی هەڵەبجەتان خۆشەوێت نەک لەبەرەوەی خزمەتێکی ئاواکراوە سەرنجتان لەسەری بێ بەڵێ بەڵێ من خۆم عنی بەڕاستیانی زۆر عنی هۆگری هەڵەبجەم علی زۆری سەلماندوومانی لە کایەکانی ژیانمە ئاین دەرفەتیشم بۆ ڕەخساوە بچمە دەرەوە دەروی هەڵەبجە بژیم بەس ئامادە نەبووم لەبەر خۆشەویستیم بۆ هەڵەبجە و بۆ خزم کەسوکارەکانم بەڕاستی زمانێک ئەوان منیان بەخێو کردووە کە 8 ساڵ بووم ئێستا من دەستم داری گرتووە ناتوانم خزم کەسوکارەکەم دەستان خۆش بێ تەمەەن درێژ بن کاکەکەم چرۆخانەوەش بەخێر بن وەکو وتم لە سەرەتای بەرنامەوە ینی کارەساتی کیمیایی بەرانی هەڵەبجە کارەساتی جۆراوجۆری لێکەوتوتەوە یەکێک لە هەرە کارەساتە جەرگ بڕەکان یام شارە ئەوەیە بە تەنیشت شەهیدەکانەوە بە تەنیشت بریندارەکانەوە بە تەنیشت ئاوارەکانەوە کارەساتێک هاتۆتە ئاراپێ و ترێک کارەساتی ونبوونی مناڵەکانی هەڵەبجە خێزانێک ئەو کاتە خێزانی کوردی بە تایبەتی خەڵکی هەڵەبجە ینی خێزانی گەورە بوون دە 12 سەر ینی کەسی تیا بووە مناڵی وتمان زۆر بووە من خۆم لەم شارە بووم کاتی کیمیای بارانی شازانم ئەم دیمانانەمە گوگە سیروان باسی کرد لە بەرچاوە کە چۆن هاتمە دەرەوە یەکێک سواری عەرەبانەمەکینە و یەکێک سواری جێبوو دوان بە پێ و سەرگەردان بووبووین هەرێکمان بۆ گۆشەیەکی ئەم شارە ڕایە کرد بەڕاستی کەس نەیەزانی کوێ ئەمینە لەکوێ پارێزراوە ینی لەم کارەساتە گەورەیە هەندێک مناڵ لە خێزانەکانیان ون بوون زۆر ینی لەوانەیە بە سەدان مناڵی ونبووی هەندێکتان دۆزراوەتەوە هەندێک بوون بە چیرۆکی با بڵین بەردەوام و ئەو نییە و بەڕاستی ئەمەش دیسان کارەساتێکی ترە منەمەیە بپرسم لە ئێستا ئێوە هێشتا ماوێتی منداڵەکانتان بدۆزنەوە بارودۆختان چۆنە ئیش و کارتان چۆن ئەگوزەرە ینی چۆن بە شوێن مناڵەکانتان ئاگەڕن سپاس کاگاماسکیان بۆم دەرفەتە بەڕاستی کەیسی مناڵەون بووەکان وای لێ هاتووە ئێستا ینی نییە ئاوات ئەخوازین خۆزگە نەبووایە چونکە ئێمە سەرەتا داوامان ئەکرد کە کەسێک ئازیزێکی لێون ئەبێ تۆ نەک کەسێک یا ئازیزێکت تەنانەت پارچێش لە ماڵەکە تا یا لە کۆڵانە لێت ئەکەوێ بە پەرەشەوە بۆی ئەگەڕی بۆ دۆزینەوەی چ جای بگابەوەی کە کەسێکی ئازیز لە خوێن و گۆشتی خۆت بێ و ون بوو بێ و ئەوڵەدا و حاڵدەوانە بێ بە دوایە بۆ دۆزینەوەی بەڵام بەداخەوە من تا ئێستا دوو جار تووشی ئەو وەزعە هاتووم کە بڵێن کەسێک بێتەوە و بکرێ بە خوشکم و دوایش بەداخەوە کە خوشکم دەرناچێ یەکەمیانەوە بوو چەند ساڵی پێشوو با بڵێن زووتر کە دوو کەس هاتنەوە ئیدعایەوەیان کردو لە ڕۆژنامەی هاوڵاتیا بڵاو بوویەوە کە گوایە ئەوان با بڵێن مناڵی ونبووی هەڵەبجەن و ئەوانە بەناوەکەیات چۆنەڵی بە من شوبها و هەستام چوون بەدەمێەوە و ناڕەحەتی و ئازار و مەینەتی و ئەوانە کاتێک کە بۆمان دەرکەوت دوو لە ڕووی ئێوە و بینەران ئەم دوو کەسە ساختەچی بوون و خاوڵاتی ئێرانی بوون
و هەردووکیان ژن و مێردی نایاسایی بوون و هەڵهاتبوون هاتبوونە ئێرە ینی بەداخەوە ئەوە هەموو جارێکی زامەکەتان ئەکولایەوە هەموو جارێک برینەکەتان قەدماغەکەی لا ئەچوو ئێوە بەتەئکید ئێمەی دوای ئەوە سوپاسی با بڵێن ئاسایشەکەی لە سلێمانی دەستگیر کران و چەند مانیەک دوای شایعنی بە زەختێکی زۆر لەسرم کە گوایە تۆش ئافرەتی ئەوش ئافرەتە عفوی بکە ناچار چۆنەڵی تەنەزولم کرد و بەربوون دوای 6 حومان کە زیندانی کران لە سلێمانی لە 2016 شەوە کەسێک هاتەوە کە ناسێنرا بە چیاتەیب کە ئازە موسایان بوو ئەوە بۆ 9 ساڵە چێ بەداخەوە ئەویش کەسەر ڕای ئەوە کە فەحسێکی لاوەکی باوەڕ پێ نەکراو بەو فەحسە سلمێنرا کە گوایە خوشکی منە بەڵام بەداخەوە لە هەمان کاتا ئەویش وا دەرنەچوو کاتێک کە من ئیعلان کرا و پێش ئیعلانکردنی وتم خوشکی من چاویشی نییە خوشکی من پێستی سپی نییە خوشکی من قژی بەو شێوەیە نییە وتیان جاکێ ناڵێ عەدەسە لە چاویانیە و ئاو هەوا پێستە گۆڕێ و چاوە گۆڕێ و وەرحاڵ زۆر بارودۆخێکی سەختە چرۆخان من بە هەستی ئەس بە ناختەکەم بەڕاستی ینی تۆ ئینسان کەسێکی ون ببێ خوا نەخواسە مناڵێ خوشکێک کەسێکی ون ینی چاوی لەسەر هەموو کەسێک چاوی لەسەر هەموو هەواڵێک کەسێک بێ من بڵێ من خوشکتم من مناڵەکەتم تۆ ناچاری مامەڵی لەگەڵ بکەی بە جۆرێک بزانانی ئەمە وایە وانە ینی من ناڵێم لەو کاتەیە چۆنەڵی عەتف زاڵ بوو بە سەرمانە باوەشی لەگەڵەوەیە کە ئێلان کرا و وایە خوشکتە من بەو پەڕی پەرۆشی و ناڕەحەتی و ینی ئازارەوە باوەشم بۆ گرتەوە و خۆشحاڵ بووم و سوپاسی خوام کرد کە یەکێک ینی مردوویەکم زیینوو بۆتەوە ینی بەڕاستی ئەوە خۆی کە کەسێک مردووە بمرێ زیینوو نابێتەوە ینی من وتم مردوویەکم زیینوو بۆتەوە الحەمدولیلا چرۆخان من دێمەوە لای بەڕێستان بەڵام ئێستا کاتی بانگی پیرۆزە ناوبڕێک وەرەگرین و پاشکەمێکی ترە گەڕێنەوە باشە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ناوبڕێک وەرەگرین بەرنامەکەمان بەردەوامە بێ و پاشکەمێکی تر ئەگەڕێینەوە. سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری تایبەت لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ لە خزمەتی کەس و کار و بنەماڵەی قوربانیانی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجەداین لە پراوێزی 37مین ساڵیادی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجە لە بارودۆخی ئەوان دەپرسین. چرۆخان لەگەڵ بەڕێستا گفتوگۆمان لەبارەی بارودۆخی کەسوکاری مناڵەون بۆکانەوەکەین ینی باسی ئەوە دەکرد کە ناو بەناو هەواڵ دێوەوە ناچارن مامەڵی لەگەڵ بکەن. ئێستا دوجار چاوەڕانی ئێوە بەکوێ گەیشتووە چۆن ئیشەکەتان ڕێکخراوە بۆ ئەوەی کە وەکو جارانی ڕابرد و هەواڵێکتان نەدەنێ واش دەرنەچێ؟ بەداخەوە کاک ئەباس ناڵێم من لەگەڵ ئەوەیە ینی چەند ساڵە بەو عەزابەوە بەو ناڕەحەتیەوە کە ئەو کەسە هاتەوە و بە خوشک مناسێنرا و دوایی بەداخەوە کە خوشکم دەرنەچوو بە چەند ڕێک کاری یاسایی تر بە چەند پشکنینی کە لە وڵاتی بەریتانیا لە ئەمریکا لە بەغدا پشکنینمان بۆ کراوە و کە وا دەرنەچوو خوشکی من نەبوو بەڵام هەتا ئێسش بەداخەوە کەیسەکەم هێشتا لە مەحکەمە یەکلایی نەکراوەتەوە و چۆنڵی لەو کەیسەی منە 5 دادوەر گۆڕاوە یعنی نەکرد مناڵەکانتان بۆ ناهێنەوە بەڵکو ئەوەندە محکەمە و محکەمە یاریشتان پێەکەن ئەوەندەی تر عەزیەتتان دەن بەڕاستی ئەوە نەمانوو بووین بە تایبەتی خۆم من ئەمە نەمانوو بووم بەدەست ئەم کەیسەوە ئەوە نەمانوو بووم یعنی ئەگەر هەنێ جار باوەڕ ئەەکەی لە 5 و 6 ڕەمەزانە ئێوارە نەمتوانیەوە بەربان خواردن بۆ ماڵەوەم دروستکەم بەداخەوە یعنی باوەڕ هەبێ ئێوارە نەمتوانیوە سفەی بەربانگ دروستکەم بەس دانیشتوم گریام یعنی کەبیر ئەەکەمەوە ئەوەنە ناڕەحەتم بەدەستیەوە یعنی ناکرێت هەستەکەم خێزانەکانی تریش هاوشێوەی ئێوەن ئەو کاک محمود هەبوو وەفاتی کردخوای گەورە لێ خۆش بێت لەم بەداخۆ بڵێ
ئیتر ئەویش لە نمونەی و خێزانانەی کە مناڵیان ون بووە ینی ناڵم بەدەستم کەیسانەوە ئازاردران زۆر ئازاردراین جگە لەوەی کە تۆ کەسێکت بۆ یعنی خەریکە بێ بە بازاڕی چۆنەڵی هەر کەزیێتەوە خۆیەکە بە هەڵەبجەیە وەڵێ من مناڵی ون بووی هەڵەبجەم ینی بەبێ ئەوەی حەدێ حدودێکدا بنرێت ڕێکارێکی یاسایی هەبێ ئەم مناڵانە نێتەوە یا بە ئێمە ئاشنا نەکرێت تا پشکنینێکی 100% بۆ مناڵەکە ئەکرێت ینی ئێمە خۆشمان ون بووین لەگەڵیان بەڕاستی خۆشمان ینی ون بووین جاری وا هەیە من خۆم نادۆز بۆ نازام لەکوێم ینی کە بێت جگەلەوەی توانجی بەرامبەرەکە توانجی دەوروبەرەکەت هەرێکە بە شێوازێک لەسرت ئەدوێ بەبێ ئەوەی لە ئازارەکە و تێبگا لە ناڕەحەتەکە تێبگات ینی خۆم گوێم لێ بۆ پێم ئەڵێن یان لیان هەنێ جار بڵێن لەم لاولا وەڵاڵێن خوشکت بوو بەس لەبەر خاتری تەماح تۆ ناتەوێ ئەی ڕەحمەتی خواو لێ بێ تەماح ئەبێ تەماح چی بێ من باوکی من لە هەڵەبجەیە تەنها 2 ژووری گڵی هەبوو چیتان کردو بۆ هەڵەبجەیەکان هەتا خەڵک تەماح یعنی من باوکی من لە هەڵەبجەیە پێش کیمیایەکە تەنها 2 ژووری گڵمان هەبوو باوکم چایچی بوو بە تەیبی چایچی مەشهورە لە هەڵەبجە لە جادەی عامی هەڵەبجەیە با بڵێن لاوازاڕی ئامەکە چایخانەیەکی هەبوو کە چایخانەکەی کرێ بوو یعنی تر نازام باوکی من هیچ سەرۆت و سامانێکی نەبوو و من بخوارد بێتم و بەشی ئەو منایابێ تەنانەت موچەیەکە خۆتان ئەوە تا موچەکەش ئەبینن بە حسابی پلێکی شەیدێکیشمان بۆ نەکراوە لە موچەکەیە یعنی موچەکە بڵین من حەو شەهیدم هەیە یەکێکیش کە 4 شەهیدی هەیە وەکو من موچە وەرەگرێ ینی لە ئیتر نازانم ئەبێت تەماحەکەی من لە چیا بێ من کاتێک کە بە هەڵ و هەوڵە داوە ئەگەڕام و خواخوام بوو کە یەک خوشکێکم بۆ زین و بێتەوە هاو دەمم بێ هاو خەمم بێ دڵنەوای کرم بێ پشت و پەنام بێ لەگەڵ ئەوەیە یعنی لە جیاتی ئەوە ئەوم بۆ بێنەوە منیشیانوان کرد لەگەڵ ئەوەیە بەداخەوە زۆر بەداخەوە لێرەوە ڕووی دەمەکەمە بەرپرسەکانمان یعنی چەند ساڵە من بەو کەیسەوە ناڵێنم یەکێک نەهاتووە پێم بڵێ با پاڵپشت بم یەکێک نەهاتووە ڕێکخراوێک نەهاتووە بڵێ من لەگەڵتم یعنی بەدەم نازام هیچیان نێشتووە بۆ هەڵەبجە و بۆ کەسوکاری شەیدان و بۆ کەسوکاری ونبووان بەڵام لە هەمان کاتا پەراوێز خراوین ئازارەکانمان خۆمان هەڵیەگرین لەگەڵ خۆمانایە کەس نییە دڵنەواییمان کات تەنها خێزانەکانمان نەبێ سپاس چرۆخان ئیشەڵات دەرفەت هەبوو دەگەڕێمەوە لات بەڵام بابینەوە لای کاک عەلی ئەوەندەی بەدواداچوونم کرد بێ و زانیاریم هەبێ دەربارەی ئەنفالەکانی ئەوکو هەڵەبجەی یەک بۆ نمونە لەو ژمارە زۆرەش چەندها وەبزانم 200 کەسە شتێکی ئاوایە من حیان بۆ بڕاوەتەوە هەندێک ئەویش من حەچی تووشی دەردی سەری و ڕاگرتن و وەنیا چوونە هەولێر و شەو نەخۆنی و یەک ئەوەی پارانەوە لە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوەکان و ینی توش دەردەسەری زۆر بوون ئەم 200 کەسەش ئەوانی تر هەموو هەر چاوەڕێن ناویشیان بهێنرێ ئەسڵن بۆچی وای لێ هاتووە ینی بۆچی خزمەتێکی ڕێکوپێکی ئەو خەڵکان فالکرا و هەڵەبجەیە ناکرێ وەزارەتی شەیدان بۆ ئەوەندە کەم تەرخەمە هەر نازانێ هەنبوونتان هەیە ینی وەڵا پێم وایە مامۆستا هۆکار زۆرن بۆ ئەم بە پلەی یەک کەم تەرخەمی حکوومەت یعنی هۆکار هەیە هۆکارەکان چییە بۆ نمونە وەکو عەرزم کردن یاسای ژمارە 11 ساڵی 2011 کە ئەوە شیاو بە حاڵ و ژیان و دۆخی ئێمە یاساگو خۆی جێبەجێ ناکرێت ئێوە وەزیری شەیدانتان بینیوە ئێمە چەند جار وەزیری شەیدانمان بینیوە پرسیارتان لێ کردووە ئێمە ئەنفالی هەڵەبجەین 2000 و ئەوەندە کەسین بۆچی خزمەتمان ناکەن مامۆستا ئاڵۆزی زۆرێ لە کەیسی ئەنفالە ینی ئەنفال بە شێوەی گشتی لە کوردستانە پرۆسێکی زۆر ئاڵۆزەکە چیە دەستی تێوەرد ئاڵۆزەکە سم پێتەڵم ئێمە ینی هەتا حکوومەتمان خەنەعەت پێکرد کە هەڵەبجە ئەنفالی هەیە ئەسڵەن بەرپرس بووە لێرە لە پلەی یەکەمی شەیدان و ئەنفالکراوانە حەشای ئەوەی ئەکرد کە هەڵەبجە ئەنفالی هەر نییە ئەسڵەن وەرە تو ئەمە تێگەێنە ئەمە دۆسی ڕاست کردووە لە هەڵەبجە خەنەعەت پێ بێنە کە خەڵک ئەنفالی هەیە خەڵک قوربانی داوە لەو ڕێگەی ئەنفالە یعنی ئەمە زۆری پێچوو بەڕاستی زۆری پێچوو ئێمە تا ساڵی 2000 هەموو دنیا ئازانەیە کە هەڵەبجەیەکان فەرن بەڵام ئەوانەی لای خۆمان نازان من پێت بڵم یەک مانگ پێش ئێستا یەک مانگ پێش ئێستا لەم هەڵەبجە بەرنامەیە کرا خۆشم لێوە بووم یعنی ئەو پیاوە کە بەرنامەی پێشکەشە کرد نوکولی ئەوەی ئەکرایی و هەڵەبجە نایە بە ئەنفال حساب بکرێت یعنی تۆ تەماشاکە
وڵات دوای ئەو هەموو ئازارەکەی مەچەشتمانە کۆ کابراڵی ئەگەرمە دۆستی ئاوان بێ دوژمنمان بۆ چییە؟ یعنی تۆ لە ناو خۆتا کابرا قەنەعەت ناکە تو ئەنفالیت یعنی خەنات بەچێکی ئێمە کو عەرزم کردی هەتا ساڵی 2011 هەر ئیشە کرابێت هەر ئیشە کرابێ لە ڕێگەیەکی وەکو بڵێ هەرکەس بۆ خۆی و بەدەست جەمعی نەکەوە بەڵام لە 2011 خۆشبەختانە توانیمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدولخالشادی کۆمەڵەی ئەنفالکراوانی هەڵەبجە دروست بکەین بە هاوکاری حتا هەندی ڕێنمایی کۆمەڵی کیمیابەرانی هەڵەبجە ئەو کۆمەڵی مەخسە سەر پێ دەستمان کرد بە ئیشکردن بۆیە لە ساڵی 2013 ئەو یاسا دەرچوو کە ئێمە 248 کەسمان لە کۆی ئەو خەڵکە پێشوەی کاو قەیرانەکانی ساڵی 2013 دروست بێت ئێمە منحەکە چییە لە عێراق کەمترین منحە 500,000 و بۆ مودەی 25 ساڵە بەڵام لە هەرێمی کوردستانە کەمترین منحەیە کە 250,000 مانگانە و بۆ مودەی 10 ساڵە يعني دوای ئەو هەموو قەیرانێکەوە بەسەر چەندیان ماون 2000 چەندی ماوە ینی لە کۆی ئەم خەڵکەوە بەر ئەو قەرارە کەوتن کە مینحان بۆ بڕێتەوە مانگانە لە کۆی 248 کەس دوای ئەوەی کەوا ئەو 10 ساڵە کە کۆتایی پیاد یاساکی حکوومەتی هەرێماڵێ خەڵک سوودمەند بوو لەو مینحەیە تەنها منحەکە ئەگەر ناخۆ امتیازەکانی تر هەر وجودی نیە ئەسڵەن هەر وجودی نییە بەڵێ خەڵکەیە با زۆر بە ئینسافیش دەمێت خەڵکەیە زەوی وەرگرتووە و منحەیشی هەیە ئێستش خەڵکیش هەیە بەس زەوی هەیە خەڵکی بەس منحەی هەیە خەڵکێکیش هەیە هەرێکیشی نییە یعنی لە من خێزان ئەناسم دەستە سەر خێزانن بە کامی لە پرۆسی ئەنفال بوو ناتونەتەوە هەندێکیان مردوون ئەوانی کەشان بۆ نەکراوە هەتا ئێستا باشە بەرپرسان ناڵێن بۆچی ینی بۆچی ئەوە دوای 34 ساڵ ناتوانن خزمەتی ئایلەیە خێزانێ بکەن کە ئەنفال وەکو ئەو هەموو کێشە و قەیرانەکەەوە کاڵەکە بووە لە هەموو چین و توێژەکانە ئەمەش بە دەرنیە لەوە بەڵێ زۆر سپاس کاک سیروان لە خزمەتەکانی دی تۆ باسی خانووانی کە هێشتا ئاوا کەلاون و بەگشتی خزمەتی هەڵەبجەیەکان وەکو زوکاری شەهیدان و موچە و منحەوەوانە ینی بارودۆختان چۆنە؟ بەڕاستی وەکو وتم حەزەکەم ئیشارەت بەوە بکەم کەوا مرۆڤ ئەگەر وەکو مرۆڤ کە جیاکرێتەوە لە ئاژەڵ خوا عەقڵ و هۆشێکی پێیاوە وەک مرۆڤایەتی بە پاشان وەک عێراقی کە هاونیشتیمانین وەک کوردایەتی کە لە پێناوی کوردایەتی ئێمە هەموو کیمیابارە و باو باپیرانیشمان هەموو دەربەدیر و ناڕەحەتی توێشت ئەبوایە هۆشێک بکرایەتەوە لەلایەن مرۆڤایەتی لەلایەن هەرێمی کوردستانە کە ئەخلاقیان تۆزێ ئاستی بەرز بایەتەوە ینی بەڕاستی ئەڵێ بەرسین ئەخلاق ئەوەیە خۆت بخەیتە جێگەی ئەو خەڵکە خۆت وەرە بۆ ناو ئەم خەڵکە بزانە گەنجی هەڵەبجە چەند بێکارە وەکوتم تەنها ئەوە ئەوەی ڕۆژێک کیمیاباران کرا و ئینشاءالله خوای گەورە ئیسراحەتی پێبە ئەو ئیسراحەتی کردو ئینشاءالله بەڵام ئێمەمانان لە سزا ئاژین زۆرێکمان لە خەڵکی ئەم هەڵەبجە گەنجەکانمان بێکارە داماوە ئەوە تا 12 ساڵە بە 1000 داماوی و ناڕەحەتی پارەیەکی کۆ کردوێتەوە چووە کردوێتە ناو خانووی خۆ کە پێی وتراوە ئەم زەویە دراوە بە تۆ ئەمە کە سوکاری شەیدان زەوی پێدراوە تۆ لەناو ئەو زەویە 3-4 دەفتەرە سەرف کردووە ئەڕوانی سلفەکەت نادەنێ ئەڕوانی پرۆژەی ئاوەڕۆت بۆ ناکەن جادە و بانت بۆ ناکەن کەواتە دەشتێکە بۆ خۆی لێ ئەرزی زراعیشان داگیر کرد و هیچ ئیسفادەیەکیشی لێ نەکرا و کەسیش نەیتوانین نەبی فرۆشێ نەبڕاتە ناوی ئەمە 12 ساڵی ڕێکەوە خوتم 2013 هەتا ئێستا ئەمە 2025 ئەم حاڵەی بەسەر ئێمە هاتووە خۆزگایە ئەوان وەکوتم بڕۆنە ئەخلاقێکی بەرزەوە ئێمە بیرمان نەچێ هەندێک لە کەسوکاری شەیدیان هەندێک لە هاوڵاتیانی هەڵەبجە بەرکەوتەی چێکی یان بریندارن وەڵە خزمەتی ئەوان چۆن هەر چەند نوێنەریان لێرن نیە بەڵام خۆشمان ئەزانین بەشێکین لەوان واللهی من ئەوە خۆی کەسێک بواە کە خۆی بەرکەوتوو بواە بەڵام من وەکو خۆم ڕەگە ئەگەر شتێکیش تەسیری لەسەرمان عام هەبوو بێ ئەو هینە نەبووم زۆر کاریگەری خۆم لەسەر بێتان بەڵام بێگومان ئەوە بارودۆخی ئەوانیش بۆ خۆیان هەموو ڕۆژێکیان مردنەوە وتم بەتایبەت ئەو کەسانەیشوانە و گەنجانە کە ئێستا ئیشیانی هەموو ڕۆژێ مردنن کەوا پرۆژە لەم ناوچە دروستداکرێت و ئیحتیمامی پێنادرێت ئەوە خانوویەکی بە ناڕەحەتی کردو 400 ماڵ لەویا کەوتۆ 12 ساڵە لەویا 400 بنە ماڵە چاوەڕواناڵێت دەست خەڕۆکەرێ لە ماڵوێنانکەرێ خراپترە ئاخر دەی بۆ بیرێک ناکەنەوە یعنی وەکوتم حەزەکەم ئەمە بخەمە یادی ئەوان من مانگی ڕەمەزان بوو بیرمەنەوە دوویەک خی گەورە هێز و دەسەڵاتی دا بە کورد و ئەم ڕژەمەی لەسەر لابرد ئەوە ئێستا دەورانێکی ڕەمەزان ڕێک کرایە و کەوتۆ مانگی سێ
باشە بۆ بیر ناکەنەوە تۆبەیەک بکەن بۆ لای خوا خۆیان خەجاڵەت نەکەن و لە مێژوو وەک چۆن پێش و ڕێژەمەغانی فێژ و خەجاڵەت بوون با ئەوانیش خەجاڵەتی یەخەیان نەگرێت فرسەتە. زۆر سپاس. کاک ئەکرەم ئێوە داواکاریتان چییە گەر شتێکتان هەبێ بۆ تاقانەکانەوە بە شێوەیەکی گشتیش ساڵانە یادیم کارە ساتە ئەکرێتەوە وابزانم بەرپرسان بەهاتنیان ینی ئەویشیان لێ تاڵ کردوون بە مرتاحی بەشداری کەسوکاری شەیدان و هەڵبجەیەکان بەشداری و یادانە ناکەن بۆ دەستان خۆشگاڵ دووبارە وەکو داواکاری زۆر کراوە بەڕاستی ینی ئەو هەموو داواکاری کە لە بڵێن لە هەڵبجەوە بە تایبەتی و کوردستان بەگشتی داواکاری زۆر کراوە هیچی جێبەجێ نەکراوە یاسا دەرکرێت کە جێبەجێ ناکرێت تر من وەک خۆم ئاین چەند ساڵێکە لەم هیچ داواکاریەکەم نییە لەبەرەوەی کە داواکاری لەیەکێکەکەیت بۆ جێبەجێ داواکاری هەیە بەس شایانی ئەوە نییە لەوان بکرێت بەڵێ ئاین داواکاریەکە من ئەڵێم داواکاریم نەماوە بەڕاستی وەکو هەیە بەس کات وادەنی هەیە بەس لەبەرەوەی کەس نییە بجێبەجێ کا کەس نی ئاور لێ بە کەس نی خەمەکان بۆ جێبەجێ بکات من وەک خۆم ینی هەموو کاتێکیش چەند ساڵێکە ئەم ساڵیش لەبەر یادی لەبەر مانگی ڕەمەزان نەبووایە کە ڕەمەزانەکەوتە مانگی سێ و شانزەی سێ لەم چەند ساڵانی ئاخرا بەردەوام لە شانزەی سێ لە هەڵبجە چوومەتە دەرەوە بەرەوەی ئازارتانەدەن بەڵێ من وادی جێبەجێکردنتانە دەنێ بەڵێ من خۆم بە گەورە نازانم گەورەی بخوای گەورەیە لە سەری هەمانەوە بەس ئەنی بۆیش نەگڵم کە من کەسی کارم شەیدە و خۆم هەڵکێشم بەڵام من پێم باشە بڵین ئێمە هەر لە هەڵبجە مێنینەوە هەڵبجەهی ئێمەیە خۆم هەڵکێشم مەسئولی نام ئێمە شانازی بە هەڵبجەوەکەین هەڵبجەیەکانەوەکەین کەسیش خزمەتمان نەکای ئێمە ئەمە شاری خۆمانە ینی خۆشمانەوێ لە پێشەوە وتە هەڵبجەم خۆشەوێ بەڵێ من بەردەوام تومانی ئەگەرێک متابعی فەیسبوکم کانی بە تایبەتی کە لە ناو کوردستانە فەیسبوک ڕێژێکی بەرچاوە ئەنی هەموو کاتێک باسیەوەیەکەم ینی خۆشەویستی من بۆ هەڵبجە هەیە لەبەرەوەی کە لە هەڵبجە دایک بووم لە باڵبجە کەسکارم ئاز شەید بوون لە هەڵبجە لە ئامێزان بۆیە من خۆشەویستی من زۆرە بۆ ڕەجە بەڕاستی چرۆخان چی بکرێگە بە کورتی لە ماوەیەک 2 دقیقەیە چی بکرێ بەوەی کە ئێوە خزمەت بە کەسوکاری مناڵەوەن بۆکان ینی چ خزمەتێک باشە چیت پێ باشە مەسەلەن وڵا ئێمە بێ ئومێد بووین لە خزمەتەکان چونکە خزمەتێک تۆ تا ئێستا یعنی سنتەرێک نییە کە فاسێکی DNA هەبێ بۆ مناڵەون بۆکان لەم سەردەمەشا کە سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتنە ئێستا لە بەتایبەتی لە هەرێمە هەتا ئێستا شتێکی چۆنەڵی باوەڕ پێکراو نییە مختبەرێکی باوەڕ پێکراو نییە من قەناعەتم وایە چرۆخان نازانم قەناعەتی تۆ چۆنە ئەوانە توانن بیکەن ینی حکوومەت و حیزبەکان خۆی بەتەئکید نایکەن هەر شتێکیان بێ ئەتوانن بیکەن بەڵامەک و نازانم ئەبان هەست ناکەن بە ئازارەکانی ئێمە لەگەڵ ناڕەحەتیەکانی ئێمەیان نین یان نازانم ئێمەیان بیر چۆتۆ کە ئەوان هەر هەمویان من لێرەوە پێیان ئەڵێم هەمویان ئێسش ئەو ئازادێکە هەیەە بە بۆنەی خوێنی شەیدەکانی ئێمە و بە بۆنەی هەڵبجەوە خاوەنی کورسی و دەسەڵات و ئازادی ئەمڕۆن بەڵام بەداخەوە ئەوان ئێمەیان پراوێز خستۆ ئێمەیان بیر چۆتۆ و هاوخەمنین لەگەڵمانە وەکو هاوڵاتێکی هەڵبجە چیت هەیە وەکو کەس و کار ناوگو هەڵبجەی هەز دەکەی کە ئێستا هەڵبجە چۆنە بووە ئێوە من ئەگەر لە هەڵبجە میعنی دەرچم زۆرجات تەنگە نەفەسە بم وەکو کاگەکرەمی برام وتی هەڵبجە خۆشەویستە بەشێکە لە خوێنمان ئێمە چونکە لە هەڵبجا لە دایک بووین و لە هەڵبجا ژیاوین و ئازیزانمان لە هەڵبجا لە دەستیاوە ناتوانین لە هەڵبجە دوورکەوینەوە هەڵبجە بەشێکە لە ناڕەحەتیەکانی ئێمەوە خۆشەویستە لە لامان و سوپاسی هەڵبجەیەکانی شەکەین ئێمەش لە ناو هەڵبجا ڕێز و تەقدیری خۆمانمان هەیە سوپاسی هەموو لایەکیانەکەی من لە کۆتایی بەرنامەکەمە ئێوە قسە و هەموو خەم و هاوسۆزیتان زۆرە بەستر کاتی بەرنامەکەی منیش تەواو دووبارە سوپاسی بەڕێزان کاگالی مەلا عارف نوێنەری ئەنفالەکانی هەڵبجاکەی و چرۆخان لە کەسوکاری ون بووان بەڕێز کاک سیروان ئەحمەد کەسوکاری شەهیدان کاک ئەکرەم بارام تاخانەکانی هەڵبجا دووبارە بە خەراتنتانەکەم خی گەوری ئینشاءالله هەم سەبووری بدا هەمیش دەرویەکی خێر لە هەمومان بکاتەوە و کوردستانمان هەر ئاوەدان و هەڵبجەش بووکێک بێت لە شارەکانی هەرێمی کوردستان و ئینشاءالله دەستی خزمەتگوزاری هەر بەڕوودا بکرێتەوە. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سوپاسی هاوکارانمەکەم کە لەگەڵم ماندوو بوون ئەم بەرنامەیەمان ڕاستەوخۆ لە هەڵبجەوە پێشکەشکردن
سبەینەش لەگەڵتان بە پشتیوانی خوا دەمێنینەوە هەر لە هەڵەبجە تا 16 لەگەر ئێوە دەبین خزمەتتان دەکەین خزمەتی خەڵکی هەڵەبجاکین تا بەگەیشتنەوەیکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.